ئاگاداریەک لە زمناکۆ حوتی سێ سلێمانی ڕاپەڕی و چەخماخی ڕاپەڕین سلێمانیشی گرتەوە و ڕۆڵەکانی ئەم شارە بە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان بە گشت حزبی بەعزدا چوونەوە و لەم شارە وە دەریاننان. لێرەوە لە فلکەی دەساڕەکەوە یەکەم فیشەکی ڕاپەڕین تەقی بەیانی زوو لێرەوە یەکەم کەس خوێنی خۆی کردە قوربانی دەستپێشی ئەو ڕاپەڕینە ئیدی لێرەوە ڕاپەڕین سلێمانی گرتەوە. دوای ئەوەی هاوڵاتیانی سەرکارێز و ڕێخستنەکانی ناوشار بە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان مرکزی پۆلیسی سەرشەقامیان کۆنتڕۆڵ کرد، هەرەو کاتەش ئێزگەی دەنگی گەلی کوردستان ئاماژەی بۆ ئەو سەرکەوتنە کرد و ئاماژەی بۆ ئەوەش کرد کە فولکەی دەستاڕەکە و سەرکارێز و سەرشەقام و خەبات ڕاپەڕیون. ئیدی دوای ئەوە بڵێسەی ڕاپەڕین شاری گرتەوە و بەردەکی سەرا وەک سەنتەری شار ڕزگار کرا و زۆردارانی حەزبی بەعسی تێدا بە سزای گەلگەیەندران. ڕاپەڕینی شاری سلێمانی سەرچاوەی گڕوتین بوو بۆ شارەکانی تری کوردستان. پلانی سەرکردایەتی سیاسی کوردستان بۆ ڕزگارکردنی سلێمانی پلانێکی تۆکمە بوو. سەرەتا ڕێخستنە نهێنیەکانی ناوشار و جەماوەری سلێمانی ڕۆڵیان بینی لە ڕزگارکردنی بەشێک لە شاری سلێمانی. دواتر هێزی پێشمەرگەی کوردستان بووە پشتیوان و وەک لایەنی سەربازی و سیاسی کوردستان کۆنتڕۆلی شاری کرد. دوابەدوای ئەوەش دەم و دەستگا داپڵۆسێنەرەکانی حەزبی بەعس لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە کۆنتڕۆڵ کرا. یەکێکی تر لەو ڕێگایانەی کە سەرکردایەتی سیاسی کوردستان گرتیە بەر ڕاگەیاندن بوو کە ئێزگەی دەنگی گەلی کوردستان ڕۆڵی جۆشدان و گواستنەوەی زانیاریەکان بوو، بەتایبەت ئەو جفرەیی کە دانرابوو ئاگاداریەک لە زمناکۆ بۆ ئازاد 1970 برادران ئاگادار بکەیەوە حوتی مانگ زەماوەند بکەن ئێمەش ئەگەینە لاتەن. ئەوەی مایە و بەرگری کرد تەنیا ئەمنە سوورەکە بوو. لێرەدا ژمارێکی زۆر لە ڕۆڵەی سلێمانی و کوردستان لە زیندانەکاندا بوون. ئەوان ژیانیان لە مەترسیدا بوو کە حەزبی بەعس شەهیدیان بکە. لە هەمان کاتیشدا چاویان لەو ڕووناکێ بوو کە لە دەرەوەیە و دەیەوێت بگاتە ژوورە تاریکەکان و ڕزگاریان بکات. ئەو بوو هێزی پێشمەرگەی کوردستان و تووڕەیی جەماوەری سلێمانی لەو دەستگا داپڵۆسێنەرە پەنجی خواردبووەوە و بە چەند ڕۆژێکی کەم ئەمنەکە لە زوڵم و ستەمی بەعس پاکرایەوە و زیندانیەکانیش گەیشتن بەو ڕووناکیە. لێرەوە لە سلێمانیەوە ئەوە دووپات کرایەوە کە شاری سلێمانی شاری بەعس بەزێنە و داگیرکەران هەرگیز گیان نابێتەوە لەو شارەدا و سلێمانی لەو ڕۆژەدا تاجی ئازادی نایە سەر و بەعسی لە ڕێگ و ڕیشەوە هەڵکەند. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.